هذا والله ئەمڕۆ کە زیاتر لە 500 خێزانی کەمەندام لێرە کۆبووینەتەوە بۆ وەرگرتنی نەوت. من داوای لێبوردنەکەم کە بەم جۆرە ژیانی کەمەندامانە بینم لەم جەهەنەمەدا لەم وڵاتەدا. داوای لێبوردنەکەم کە نەمانتوانیوە ژیانی کەمەندامان بە جۆرێ خۆشکەین کە دوای 30 ساڵ پێویستیان بە 5 لیتر نەوت نەبێت. توانیمان هەتا ئەمڕۆ کە بۆ نزیکەی 500 خێزانی تر نەوت دابینەکەین بۆ 1400 خێزان نەوت دابین بکەین بە بڕی زیاتر لە 6000 دەبەی 20 لیتری. ئەوەی پێمان کرابێت تا ئەمڕۆ ئەوەیە بەردەوامی ژەبین بۆ ئەو ماڵە سارد و سڕانەی کە ماڵەکانیان وەکو شەقامەکان سارد و سڕا. بەسەیتر بەسەم شەرمەزاریە، بەسە سنوورێک بۆ بێڕێزی خۆتان دابنێن، بەسێک سنوورێک بۆ دزی خۆتان دابنێن، بەسە سنوورێک بۆ ئەو ئەخلاقنە ئەخلاقی خۆتان دابنێن تاقی کەمەندام برسیەکەن. بەسەیتر ڕۆژێک وەرن لەگەڵ ژیانی کەمەندامانە گوزەرکەن. بە خێرخوازەکانی تر ئەڵێن، بە دەوڵەمەنەکانی تر ئەڵێن، بە حکوومەت دەڵێن، بە حیزبەکان دەڵێن، هەر ئەو 1400 کەسە نین، هەر ئەو 500 کەسەی ئەمڕۆ نین، بەڵکو بە سەدان خێزانی تر ناویان لە لای ئێمە نووسیوە چاوەڕوانی تەنها 5 لیتر نەوتەکەن. هیممەتێ بکەن، ویژدانتان بخەنە کار. بەسە ئیتر دەست بە چاوتانەوە مەگرن، دەست مەخەنە گوێتان، دەمتان لاڵ مەکەن لە کەمەندامان یەک گوشەمان پێ بڵێن، پێمان بڵێن دەتان کوژین یا پێمان بڵێن ئەمە ژیانە.